سلام زۆر سپاس بەخێراتی بۆ فامیلیمەوە. زۆر سپاس وەکەم ناوی جەنابەت؟ تایر کاک تاهیر لەکوێوە هاتووی؟ لا عنکاوە ئۆکەی باشە هەر لە هەور لێردا بەری لە هەولێر دانیشم لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی؟ بەخوای بەردەوام انشاءالله ڕمانگەکی زۆر خۆشە هەمووت گرتووە تین و برسی ئابەت نەخۆشی سوکاریشم لێ بەس هەمووم گرتووە زۆر باشە خی گەورە لێت قبولکە ئیشەڵڵا ئامین لەگەڵ مسلمانان شڵە خۆی گەورە شفای هەموو لایەک و هەموو نەخۆشێک ئینشاءالله زۆر سپاس باشە کاک تاهر چی وای کردەوە بێ بۆ فامیلیمەوە لەگەڵکی هاتووی؟ والله لەگە برایکم و ئامۆزایەکەم هاتینە ئەوڕۆکە گوتیان بە سەردانی وێندەر بکەین بەرنامە شتی وە هەیە گوتیان بە سەردانە توێندەریش بکەین دەستەکان خۆش بێ بەخێراتنی خۆ باشە کاک تاهر وا لە مانگی ڕەمەزان تەواو ئەبێ ینی نزیک ئەبینەوە لە کۆتایی هەتاوەکو ئێستا گەردەنی ینی بۆ نمونە هیچ کەسێک هەیە عاجزت کرد بێ بینتان نەما بێ خەلەلەکە لە لای تۆ بوو بێ ئەو کەسە گەردەنی تۆ ئازانەکە ئەو برایم بۆەوەی لە گەری دابووم بەخۆشم چوومەوە لای یعنی مناقەشەتان ببوو شەرتان ببوو؟ ناوە بەدە و ئێستا هەندێک سەعبەت پشتیوامان کرد قبوڵی نەکرد یعنی ئێستا لەگەڵ یەکتری ئاشتن و قسە ئەوەتە لە گەرمدا ئێستا لێرانێ ئەوەتە لە پشتی لە منە ئەوەی ئەوی ڕۆخۆست چ تەبیعەتێکی زۆر خۆشە لە لای تو؟ وەڵای من تەبیعەتەکانی خۆشە کامی ناخۆشە؟ ئەوەی ناخۆشە کە ئێستا پسێک تەنگاوی بکەم عاجز دەبیدا ڕۆ زوو هەڵەچێ زوو هەرەچێتنەوە تەبیعەتت نەبیناکە دەری خۆت بە باشە با من پرسیارەکەت لێ بکەم ئەگەر زانی دەبیتە خاوەن خەڵات ئەگەریش نەتزانی شتێکی خۆشم پێشکەشکە بەقورعان شتێکی خۆش یانی وەکو چێت پێشکەشکەم وەکو بەسەرهاتێکی خۆش وەکو نوکتەیەکی خۆش وەکو گۆرانەیەکی خۆش بەقورعان گۆرانی نازانم بەس مەراقم گۆرانی شتیوانە بووە بەسەرهاتێکی خۆش بەسەرهاتەکی خۆش وڵی زۆر نوختە و شتیوام زۆر لەبەر بوو بەس لەو دەمەی وە نایەتەوە مێشکم دەناوەڵە قورعان وا لەوم نایەتن باشە با پرسیارەکەت لێ بکەم بەزەگەر نەتزانی تۆ هەر بە شتێکی خۆش بۆم پێشکەشکەی برێم نازانم لە خۆت شتێکی برێ هەنیە فکرکەوە یان یارمەتی لە برایەکە دۆر وڵای دەبێت لێ بکەم برخی نوختەکی خۆشم لە حازرکە نوختەکی خۆش نوکتێکی بۆ حازرکە بەبیرم بینەوە باشە زۆر باشە با من پرسیارەکەت لێ بکەم ئەگەر نەتزانی من ئاسانکاری دواکەم باشە ئەڵێ کۆنترین پایتەخت لە دنیا کوێیە؟ ئاسانکاری ئاسانکاری بۆ بکەم خۆت شتێکم پێ بڵێ بەشکم ئەگەر نەتزانی و کاتەم ناسانکاری بۆ بکەم یعنی ئێستا بادی مەشق بێ یەکسەرە هادی مەشق؟ بەڵێ بادی مەشق بێ و جەبزانین ئەکە ئەو بوو ئاسانکاریم لۆ بکە ئەگەر ئەو بوو یا ئەو نەبوو ئەگە ئەو نەبوو باشە ئاسانکاریمان پێویستە بە ئاسانکاری نییە دەستەکان خۆش بە وەڵامەکەت ڕاستە ئەوزانم برایەکە شتێکی بە هاوکارەکانم بە دوتیان باش شتێک بگەڕێتەوە فینگل ئەوە ڕۆژێک چوومە لەگەر بەڕێوبەرێکی چوومە شاری ئەبوشەهاب گوتی بە خواردنی گاسکەین کە تەلۆ چاندانە تەبام خوێندەواریم نییە منش گوتم بزانم داخوات چییە لە ئەوەکەی گوتی فینگل ئەمش گوتم لەگەرەوەی مشتێکسەر گوتم با فینگل بی کە دەرچوو پەتاتەیان هینە گوتم بابە لە مارێ یەک فەردە پەتاتا بۆم پەتاتەم نەخوارد لە مارێ لەبەرەوەی لێرەشا فینگلە پەتاتەیە گوتم کاکە بۆی گۆڕنوچ ئەو بەرنامەی سپاس دەکەم دەستەکان زۆر سپاس گەرەوەکاران و خەڵاتەکەم پێ بدەن کاک تاهر تۆ لەلایەن سنتەر پۆینتەوە بووی بە خاوەنی بڕی 15,000 دینار دەتوانی بچی کەلوپەلەکانی خۆت وەرگری ئەوەی کە دایانناوە سپاسینگۆ دەکەم سپاسی بەرنامەکەشتان دەکەم گەلێک مەمنونم زۆر سەرچاوەکانم بەخێر بێ زۆر